کاکدانە ئەمڕۆ هاوڵاتیە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کرد واز لەوە هێنم کەسە سەرەکیەکە کە تۆمەتبار کراوە بەشێک لە قسەکانی تۆمەتبارکردنی ڕاستەخۆی جەنابەت بوو بەوەی کە ئەوەی کە کراوە هەندێک وەرەقە هێنراوە بردراوە و تۆ وەرەقەکانت لێ کردوتەوە و لات بردووە بەوەی کەم هاوڵاتی نەتوانێت ئەمانی کە هەیە بیسەلمێنێ. جەنابەت کاری وات کردووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ ئێمە جێی زۆر ناخۆشحاڵی بوو چونکە لە ڕوویەکەوە هەمیشە وتنی و تعبیرکردن ئاسانە بەڵام درۆ ڕێخستن و پاڵدانە لای کەسێکە بێ لە ڕووی شەرعەوە لە ڕووی یاساییەوە بێ بە تەشهیر و بێ بە تۆمەتبارکردنی کەسێک بە شتێک کە نەیکردووە. ئەم پرێس کۆنفرانسە چییە و کە بیستومانە و کاکەی ئەمڕۆ ڕێکی خستبوو لە چەند ڕوویەکەوە ئیشکالی زۆر مەترسیدار بوون و هەڵەن و زۆر بەڕاستی ناڕاستن. ئینسان خۆی چۆن بێ وا قسەکانی بکە نابێ وەکو کەسی بەرامبەر وەڵامداتەوە. یەکەمیان کۆمەڵی دادگەری بە هیچ شێوەیە پەیوەندی بەم پرسەوە نییە. مامەڵێکی بازرگانی بۆ لە ناویان دوو کەسە تەرەفەکانی ناوەڕاست کە ئێمەین بە حساب هاتوونەتە لامان قسەی خێر بکەین بۆیان لە ڕووی یاسایی لە ڕووی شەرعیەوە. دکتۆرێک هەیە ناوی مامۆستا محەممەد باموکی لە ڕووی شەرعیەوە ئێمە لە ڕووی یاساییەوە کە بە گوێمان نەکراوە دوجار بچن بۆ دادگاکانی ئەوەی کە پێوترێت تایبەتمەند بۆ یەکلاکردنەوەی پرسی قەرز و بازرگانی و پارە تا ئێستا ئەمە نەکراوە. بەڕاستی هەڵەیە باوەڕم وایە لە چەند ڕوویەکەوەمە ناتەواوی و بەڕاستی دروستکردنی قسە بوو. یەکەمیان پاڵدانیم کێشە بۆ کۆمەڵ زۆر هەڵەیە با کەسەکان ئەندامی کۆمەڵیش بن. ئەندامبوونی تۆ لە حیزبێکی سیاسی ناکاتەوەی هەموو مامەڵێکی تۆ لە دەرەوە حیزبەکەت بەرپرسە. ئەوە یەکەم. دووەم ئەو کەسە پێویستە ئەگەر دادگای باوەڕی بە دادگا و باوەڕی بە ئەو دەسەڵاتی دادوەریە هەیە لە هەرێمی کوردستانە پەنای بۆیە بردایە و بەڵگانی کاڵێ هەمانە پێشکەشی بکردە. وتی سکاڵام تۆمار کردووە نەخێر نەمان بیستۆ من باوەڕم وایە وەکو میدیاکارە توان بە دوایەوە بچن لە ڕۆژی دەوامی فەرمیەوە بە دوایە بچن بە هیچ شێوەیەک داوایەک لە دادگاکانی کوردستان نییە بەومانن بەو ناوەوە بەو کەسی داواکار ئەو ناوەی کە وتراوە. یەکێکی تر لەوانە تەشیرە بەرامبەر بە کەسایەتی ئێمە تەنانەت ئێمە وەکو پرسێک کە یاسایی بۆ هاتوتە بەردەستمان هەر چۆن لە کاتی پارێزەریە وەک ئێستاش کە یاساناسین پرسی یاساییەتە بەردەستمان بە شێوەیەکی دروست ئەگەرەوەندەی عەقڵمان پێ بچکە و بیزانین قسە بکەین. دوجار تۆ پابەندکار نییە واتە تۆ ناتوانانی بەرامبەر پابەندکەی هەر بەگوێی تۆ بکە و ڕاستەکانی بڵێ. ئەوە دیوێک بوو کە زۆر پێویستە ئێمە بیڵین و بیزانین و تەنانەت لێکردنەوەی وەرەقە و ئەو شتانم هەمووی بەڕاستی بیستووە زۆر نادروستن چونکە بۆ زانیاری ئەم پڕۆسەی بازرگانی وەکو هاتەوە بیرم چونکە ئەمە پرسێکی کۆنە ئێستا بەداخەوە بۆ ئێمەی گەرم کردوێتەوە بە هیچ شێوەیەک گرێبەستێک لە نێوان لایەنەکانان نییە. لایەنی یەکەم و مامۆستا هەورامانەیەم کاک عەتایە گرێبەستیان لە نێوانە نەبووە ماف و ئەرک و ئیلتیزامەکانیان دیاری کرابێ و دوجار پەنابەر نەبەردادگا بە هیچ شێوەیە. بۆیە ناچار بوون لێرە و لەوێ قسەی خێر ئەم لا ئەو لا بتوانێت بەرامبەر بەڕاستی ئەوە بکە. بۆیە بە هەموو شێوەیە وتنی قسەکانی زۆر ناڕەهەست بوون و زۆر لەخوا نەترسانی پێوە دیار بوو بەداخەوە. ئەگەر کەسێک لەخوای بترسێ و باوەڕی وا بێ ئەمڕۆ دنیای سبەی قیامەتە ئاوا بەڕاستی مامەڵە ناکە لە خۆی و قسە فڕێ با و قسە ڕیز بکا و بەو شێوە هەر کێشێکی یاسایی و ماڵیم هەبوو لەگەڵ هەر کەسێکا بوو من بەڵگەکانی خۆم پێشکەشەکەم وی بم لانی یەکلاکەرەوەی داوە و ئەوان پۆلیس و هێز و دەسەڵاتیان هەیە خۆ مەسەرن کۆمەڵەمانەی نییە تا ئێستا سجن و گرتن و لادان. بەڕاستی ئەوە زۆر قسەی ناڕاست بوو کەوتنی بەداخەوە بە تایبەت تەشیر و عنسوورێکی گەورە بووم لێرە دووپاتێکەکەم و ئێستا مافی تەواوی دا بە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری خۆی کە داهاناوە خودی کەسی بەرامبەریش کە سکاڵا تۆمار بکەین بە تەشیرکردن و پاڵدان لای درۆ و ناڕاستی سکاڵا تۆمارەکەن لەسەرم کەسە دڵنیاییەوە منەوە لە ڕووی یاساییەوە حەز ناکەمەوە وشکالە بکەم بەڵام بە دڵنیاییەوە ئەو پرسە لەسەری دەڕۆم و ئەو کاکەیە بازی قورسەدا ینی هیوادارم باجە یاساییەکان خۆشی تێ بگە.